دایکان و باوکان بەڕاستی کاتێکەوە دەبنە خاوەن منداڵ بە تایبەتی کچەکان دەبنە خاوەن نیعمەتێکی زۆر گەورە لە هەمان کاتیشدا بەرپرسیارەتێکی گەوریان لەسەرشانە بۆی پێویستە کە کچەکان هۆکاری بوونی ئەوانن لەناو ئەو خانەوادە و خێزانە پێویستە ئامۆژگاریان بکەن پەروەردەیان بکەن تێیان بگەینن پێیان بگەینن تاوەکو باشتر لە خۆیان دەرچن بەسەلەی باڵاپۆشی لەو کەونە و لە بوونەوەرەدا بەڕاستی هەموو شتێک داپۆشراوە ئەو زەوی ئەمە لە سەری دەژین بەرهەمی ڕۆکەکان هەموو شتێک داپۆشراوە بە داپۆشراوی بە ڕەهەندێکی تەندروستی هەیە دەرونی هەیە بە کۆمەڵایەتی هەیە هەموو ئەوانە دەگرتەوە لەبەرەوە بەڕاستی دایکان و باوکانی بەڕێز پێویستە زۆر ببنە خاوەن پەروەردەیەکی تەندروست لە بۆ کچەکانیان بە شێوەیەکی جوان ئامادەیان بکەن باڵاپۆشیان بکەن و تیان بگەین کەوا باڵاپۆشی قسەی ئەوان نییە ئەمری و فەرمانی خوای گەورە و بەدیهێنەری هەموو بوونەوەر و دروستکراوەکانە و بە تایبەتیش کچان کە لە کاتی مەرحەلەک و قۆناغەکی دیاریکراودا پێویستە باڵاپۆش بن لەوێوە خاڵی وەرچەرخان دەست پێ دەکا لەوێوە ژیانێکی نوێ دەست پێ دەکا لەوێوە هەستکردن بە بوونی خۆیان بە ئیرادەی خۆیان بە ئازادی خۆیان بەوەی کەوا لە ناو کۆمەلگا ئەوان چی پێشکەش دەکەن بە شێوەیەکی کردار و بە شێوەیەکی ڕەفتار